بۆ تەواوی زانیاری لەسەر ئەم ڕۆژە یاخۆت بزانین زمانی کوردی لە چه ئاستێکی زمانەکانی دیکەی جیهاندایە میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر فەرهەنگ مزەفەر کە مامۆستا لە زانکۆ سەلاحەدینمان کردووە لە ستودیۆی ڕۆژباش میوانە بەخێر هاتی مامۆستا بەیانیت باش. هەر بژی خاتوم بەیانی تۆ باش و بەیانی گشت بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵەکەتان باش بەیانی هەر چوار پارچەی کوردستان هەموو کوردێک کە لە دەرەوە ناوی کوردستانە باش و ڕۆژی زمانی ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆز بێ لە سەرجەم هاوڵاتێکی کورد. ئینشاڵڵا پیرۆز بێ لە هەموو هاو زمانێکی کوردی. مامۆستا بە یەکسەر ئەو بڵێم بۆچی پێوترە زمانی دایک؟ بەڵێ خۆی ئەم زاراوەیان ئەو ناوە چەند ناوێکی کەشی پێدەگوترێ بۆ نمونە پێدەوترێ زمانی یەکەم، زمانی شیری، زمانی خێزان، بەڵام نزیکترین و جوانترین ناو کە بۆی هەڵبژاردرابی زمانی دایکە لەبەرەوەی کۆرپا یان منداڵ نزیکترین کەس لەویەوە دایکە هەر لەبەرەوەشە ئەو ناوەی بۆ هەڵبژاردراوە. طبعی سەبارەت بە مێژووی سەر هەڵدانی ئەو ڕۆژەویان دیاریکردنی بێگومان هەر کاتێک کە ڕۆژێکی جیهانی تۆمارەکرێیان ڕووداوێکی لە پشت بووە یاخود چیرۆکێکی گەورە لە پشتیەوە بووە. ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەو ڕووداوەی کە وای کردووە ئەم ڕۆژە یونسکۆ دیاری بکرێ بە ڕۆژی جیهانی زمانی دایک چییە؟ بەڵێ ڕووداوەکە بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە کاتێک کە تەمان هیندستان و پاکستان دوای جەنگی جیهانی دووەم لێکجا بوونەوە و هیندستان بە تایبەتی بە دوو پارچەدانرا بوو پاکستان بەشێکی ڕۆژهەڵات و بەشێکی ڕۆژئاوە بەشە ڕۆژهەڵاتەکەی کە ویلایەتێک بوو کە ئێستا ئەمڕۆ پێدەوترێ بەنگلادێش. طبعا میلەتی بەنگلادێشێکە لە ئەو میلەتانێکەوە ناسراون لە سەرگۆی زەوی بە هۆی چڕی دانیشتوانیان و کەمترین خاکیانەیە بەڵام زۆرترین میلەت دانیشتوانیان هەیە. ئەمە وای کرد کە پاکستان بڕیاریدا دەبێت زمان لە سەرجەم ویلایەتەکانی پاکستان بە زمانی ئەردۆیی بی بەڵام بووە خۆکاری ناڕەزایی کەەوە هاوڵاتیانی بەنگلادێش بە تایبەتی قوتابیانی زانکۆ لە زانکۆی دەکا بڕیاریانداکەوە بە زمانی دایکی خۆیان ئەوی زمانی بەنگاڵیە خوێندن بکەن. ئەوە بۆ ڕژانە سەرشەقام خۆپیشاندانی هێمنانەیان کرد دواتر پۆلیسی پاکستان بەرپرسی خۆپیشاندانەکەی قوتابیانی داوە لە ئاکامدا 5 قوتابی بوونە شەهیدی زمان و قوتابیەکانی کۆلێژی پزیشک بوون ئەمە بووە ڕووداوێکی کارە سادبار و دڵتەزێن بەڕاستی. دواتر ساڵانێکی زۆری پێچوو کاتێک کە یونسکۆ و یەکگرتوەکان بڕیاریاندا کە ڕۆژێک بۆ ئەم بۆ زمان دیاری بکەن لەسەر پێشنیاری وڵاتی بەنگلادێش کە ئەندامێکە لە کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان پێشنیاری ئەوەی کرد کە ئەم ڕۆژە هەڵبژێرن وەکو ڕێزێک بۆ زمان وەکو ڕێزێک چونکە لە بەنگلادێش ئەم ڕۆژە پێدەوترێ ڕۆژی شەهید کەوا ئەم قوتابیە گەنجانەی زانکۆ بوونە قوربانی لە پێناو زمانی دایکیان. ئەوە بە کورتی ڕووداوەکە بوو کەوا ڕۆژی زمانی دایک هەڵبژێردرا بە ڕۆژێکی سەرتاسەری بۆ هەموو زمانانی میلەتانی سەرگۆی زەوی. باشە مامۆستا کە ئەم ڕۆژە لە هەموو جیهاندایە دەکرێتەوە ئەمڕۆ لە کوردستان ئەو بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە هەولێر چ چالاکێک بەڕێوە چێ بۆم ڕۆژە؟ بەڵێ بێگومان ڕۆژێکی پیرۆزە بە تایبەتی زمان کاتێک باز لە زمان دەکەین زمان وەکو ناسنامەیەکە زمان وەکو یەکێکە لە بنەما سەرچیەکانی هەموو میلەتێک هەر دەوڵەتێک یان هەر میلەتێک کە خۆی بەخۆی بڵێت دەوڵەت یان میلەت دەبێت یەکێک لە بنەما سەرچیەکانی خاک و دانیشتوان و زمان و ئاڵا و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە یەکێک لە هەمویان گرنگتر زمانە زمانیش ئێمە لەبەرەوەی وەکو گەورەترین نەتەوەی یەکێک لە گەورەترین نەتەوەکانی سەر ئەم گۆی زەویە میلەتێکین بەڵام تاکو ئێستا خاوەن دەوڵەتی سەر بە خۆمان نینە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی جۆرە خۆشەویستێکە بێت بۆ زمانەکەمان و بمانێ لە ڕۆژێکی ئەوها وەکو هەناسەیەک بێت و وەکو بوونی خۆمان وجودی خۆمان دیاری بکەین و گرنگی بە زمانەکەمان بدەین. ساڵانە لە زانکۆکانی کوردستان
لە کۆلێژەکان ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگیرێت بێگومان بە هاوکاری کەناڵەکانی میدیاکەوە زۆر فۆکس دەخەنە سەر ئەم بابەتەوە بەڵام ئەو 1-2 ساڵی کۆتایی لەبەر ئەو بارودۆخە ناهەمواری تەندروستی لەوانەیە بە شێوەیەکی کەمتر بیتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژەکان بە تایبەتی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئەمڕۆکە بەرنامەمان داناوە 11:30 نیوەڕۆ لە بۆ قوتابیانی بەیانی بۆ قوتابیانی ئێوارش بە هەمان شێوە کۆمەڵێک سیمینار پێشکەش دەکەین لەلایەن پسپۆرانی زمانەوە و بۆ قوتابیەکانمان و بۆ یان بەڵام لە چارچێوەیەکی بچووکتر و بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان. باشە مامۆستا ئەمە زانین کە لەسەر ئاستی زانکۆکان هەمیشە هەوڵتان داوە کە گرنگی بەم ڕۆژە و ڕۆژەکانی دیکەش لە خزمەت زمانی کوردی دابن بە شێوەی سیمینار بە خۆت هەر بابەتێکی دیکە بێ بەڵام ئەوشتان لە بیر نەچێت یاخۆت هەمومان بەگشتیەوەمان لە بیرە کە ئەرکێکی قورسە لە سەر شانی ئێوە بە تایبەت زانکۆکان کە بۆ پاراستنی زمانی کوردی کار بکەن. ئێستا زمانی کوردی لە چه ئاستێکدایە و ئێوەش چیتان بۆ کردووە پێتان وایە خود ڕازین لەوەی کە ئێستا زمانی کوردی لە چ دۆخێکدایە؟ بەڵێ دۆخی زمانی کوردی ئەمڕۆکە بەڕاستی ئەگەر بێت و لەسەر ئاسی جیهانیەوە سەیری بکەین و لەسەر ئاسی ناوەخۆ لەسەر ئاسی زیانیەوە تەوان زمانی کوردی هەروەک پێشتر جەنابتان ئاماژتان بەوەدا لەسەر گۆی ئەم زەویە زیاتر لە 7,000 زمان قسەی پێ دەکرێت بەڵام شەرنی هەموو زمانێک زمانی خوێندنەوە و نووسین بێتن بەڵێ زیاتر لە 6,000 زمان ئەمڕۆ مەترسی لە ناوچوونیاندا هەیە لە 50 ساڵی ڕابردوو 2000 زمان لە ناوچووە ئەمانە هەموو کارێکەکەوە ترسی هەبێتن زمانەکان بەڵام سەبارەت بە زمانی کوردی یەکێکە لە زمانە زیندووەکان کە ڕیزبەند دەکرێتن بێ ئەوەی هیچ مەترسیەکی لە ناوچوونیدا هەبێتن طبعی زمانی کوردی ناسراوە و یەکێکە لەو 108 زمانی کە لە گوگڵ با بڵێن تەرجمە وەرگێڕانی بۆ دەکرێتن ئەمە هەنگاوی زۆر باشە کۆدی تایبەتی خۆیە زمانی کوردی و لەسەر ئاسێکی جیهانی ئەم زمانە ناسراوە ئەمە لەسەر ئاسی جیهانیەوە و لە ڕووی با بڵێن ستونی و ئاسۆییەوە لە ڕووی ئاسۆییەوە لەگەڵ دامەزراندنی حکوومەت دەوڵەتی عێراقی لە ساڵی 1932دا پاشان لە گەورەترین دەستکەوت بۆ گەلی کورد لە بەیاننامە 11 ئازاری ساڵی 1970 کە بەڕسمی بە فەرمی دان بە زمانی کوردی دانراکەوەکو زمانی دووەمی دەوڵەتی عێراقا دوای ڕاپەڕین لە 1991 دەرفەتێکی زۆر باشتر ڕەخسا بۆ زمانی کوردی ئەوە بۆ حکومی کوردی و دەسەڵاتی کوردی پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان ئەو ئازادی کە بۆ میلەت ڕەخسا ئازادی بە زمانیش درا ئیتر زمان هەندێک پێشکەوت و سەرڕای هەندێک کەم و کوڕی ئەو سەردەمە شەڕ لەسەرەوە کراکە بە تعریب نەکرین یاخود زمانەکەی خۆمان کاڵ نەبێتەوە بەڵام ئێستا پێتان وانییە کە کاریگەری فێربوونی زمانەکانی دیکە بە تایبەت لە نەوەی نوێدا کە منداڵان فێری زمانێک ترەکرێن ئەمە وا ناکات کە یاخود بەکارهێنانی چەندین وشەی بیانی بە تایبەت وڵاتانی دراوسێ لەگەڵ تێکەڵکردن بە کاتی قسەکردنمان یاخود ئاخاوتنمان چەند وشەی بیانی بەکارێنین ئەمە چ کاریگەریەکی لەسەر کاڵبوونەوەی زمان هەیە یاخود لەسەر تێکچوونی ئەو زاراوە ڕەسەنە هەیە زۆر باش هەر دەگەڕێمەوە تەواوکەری قسەکانم کەوا لە ڕووی ئاسۆییەوە گوتمان زمانی کوردی لە بارودۆخێکی زۆر باشدایە بەڵام لە ڕووی ستونیەوە کۆمەڵێک با بڵێن تەگەرە و گرفتی زۆر ڕاستەقینەمان لە پێشدایە ئەوش ئێمە تاکوی ئێستا خاوەن زمانێکی یەکگرتوونینە تاکوی ئێستا خاوەنی زمانێکی فەرمینینە تاکوی ئێستا خاوەنی ڕێنووسێکی یەکگرتوونینە بەگشتی ئێستا لە کوردستان بە چەند دیالێکتێکی بە دوو دیالێکتی سەرەکی خوێندن و نووسین دەکرێتن لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەڵێ
سەبارەت بە زمانی کوردیەوە تەمان بە ئەوەی باسم دەکرد کەواتە مەترسێکی فعلی هەیە لەسەر زمانی کوردی ئەویش لە ناو خۆمانە کەواتاکو ئێستا ئێمە خاوەنی زمانێکی یەکگرتووی کوردی نییە سەبارەت ئەو پرسیارێ بەڕێستانکەوە هۆکاری بڵاوبوونەوەی با بڵێن قوتابخانە نێودەوڵەتیەکان و یاخود گرنگجیدانی خێزان و کۆمەلگای کوردی بۆ فێربوونی زمانی دووەم بە تایبەتی زمانی ئینگلیزی ئەمڕۆکە دەبینی سەردانی هەر خێزانێک دەکەی دەبینی منداڵەکان بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن من لە خۆمەوە دەست پێ دەکەم کە مامۆستای زمانی کوردیمە بەڵام منداڵەکانم زیاتر لە ماڵێ خوشک و برایەکان بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن بەڕاستی خۆی گرنگترین زمان بۆ مرۆڤ زمانی دایکە چونکە لێکۆڵینەوەکان ئەوانەی لە بواری زمان ناسی کۆمەڵایەتی و زمان ناسی دەرونی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کەوە مرۆڤ هەرچەندی زمانی تر بزانیتن بەڵام قەت ناگاتە ئەو ئاستەی کاتێک دەربڕێنی هەست و سۆز و خۆشی و ناخۆشیەکان و با بڵێن دەڕبیڕینە تایبەتیەکانی خۆی جگە لە زمانی دایک بە هیچ زمانێکیکە بتوانێت بەو شێوە دەرببڕێت زمانی کوردی بەڕاستی کێشەی زۆرمان هەیە لە هەر بە دووبارەم کردەوە لە ڕێ ڕێنووس لە ڕووی پەرتەوازایی لە ڕووی کۆمەڵێک هۆکار هەیە ئەمەش هۆکارەکە خۆت بڵین چەند زاراوە هەیە بە گشتی لە ناو زمانی کوردیە بەڵێ کۆمەڵک زاراوەی سەرەکی هەیە کە زمان ناسان پۆلینیان کردووە تەمەنەوە شەر لە زمان ناسێکەوە بۆ زمان ناسێکی کرد جیاوازی هەیە بەڵام گرنگجەکە لەوە دانیە چونکە هەموو زمانێک کۆمەڵک دیالێکتی هەیە هەموو دەوڵەمەندی زمانەکە بەوە دیارە و زمانی کوردی زۆر زار باز لەوە دەکرێت کە زمانێکی فرە دەوڵەمەندە هۆکارەکەی بۆ زۆری دیالێکت و شێوەزاردا هەیە بەڵام ئەمەش لەگەڵ ئەوەشدا ینی ئێماگەر بێت و سەیری وڵاتێکی وەکو نەیجیریا یان یەکێک لە وڵاتەکانی ئەفریقا بکەین دەبینین لە وڵات هەیە تەنانەت 850 زمان خەڵک قسەی پێ دەکاتن ینی دەکرێت لە وڵاتێکدا کوردستان جیاکراوەتەوە چ زمانێک کە یەکەمین زمانە بۆ نمونە یاخود بڵین هەرچەنەوە سەمنی چەند وشەیەکی عەرەبیشم بەکارهێنا لە کاتی قسەکردمە جیاکراوەتەوە بۆ نمونە زمانی کوردی باکوور یاخود ڕۆژئاوا یان بڵێن زاراوەی بادینی کامیان دیاری کراوە کە ئەمە کوردیەکی ستانداردە کێشەکە لەوەیدایە تاکو ئێستا ئێمە نەگەیشتنە بڕیارێکی حەقیقی هیچ بڕیارێکی بەڵام لە ڕووی پرۆگرامی خوێندنەوە دەتوانین تاوان ئەمەش ئەرکی وەزارەتی پەروەردە یەکجار قورس کردووە چونکە بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و لەو پارچەی کوردستان تەمەشا بکەین دانیشتوانی شارەکانی با بڵێن هەولێر و سلێمانی ئەوانە پەروەردەکە تایبەتە بە دیالێکتی سۆرانێکەوە زۆرزار ئەم شێوە بەکاردێن بەڵام لە دەڤەری بادینان و لە شارەکانی دۆگلێندرێ قۆناغی بناڕەتی بە دیالێکتی بادینی بۆ منداڵەکان ئەو دەکرێتن ئەمانە کێشە هیچ کێشەی ئەو تۆی تێدانێت چکە هەموو کەسێک مافی ئەوەیە بەو دیالێکتەوە یان بەو زاراوە یان بەو زمانەی خۆی بخوێنیتن ئەمە لە کوردستان ئەگەر تەماشاکەین کوردستان وڵاتێکی فرە نەتەوەیە فرە کەلتورە فرە زمانە لەبەرەوەی نەتەوەی تریژ لە کوردستان دەژیتن لەگەڵەوەشدا ئێمە ڕەچایی ئەوەمان کردووە من یەکێک لە توێژینەوەکانم لە سەفرە کەلتوری لە سیستەمی پەروەردەیی لە هەرێمی کوردستان گەیشتمە دەر ئەنجامی ئەوە بەڕاستی لە کوردستاندا بە زۆر بە شێوەیەکی ڕێک ماپ بە کەلتور و نەتەوەکانی کە دراوەکەوە لە ڕووی فێربوون و فێرکردنەوە پرۆگرامی خوێندنەکانیان بە زمانی خۆیان بێ قوتابخانەمان هەیە لە قۆناغی بنەڕەتی کە بە زمانی تورکمانی دەخوێنن سریانیەکان بە هەمان شێوە بە زمانی خۆیان دەخوێنن ئەرمەنەکان بە هەمان شێوە قوتابخانەیان هەیە لە کوردستان کەواتە ئەوە هەموو مافی ئەوەیەکەوە ئێمە ڕێگەمان بۆ بە نەتەوەکانی کە داوە بە زمانی خۆیان بخین زۆر زار لە خزمەت بەڵام کاریگەری نابێت لەسەر زمانی کوردی نەخێر هیچ کاریگەری نابێ هەر نەتەوەیەک بە زمانی خۆی بخوێنیتن ئەوە بۆ خودی کەسەکانە بەڵام دواتر قابلێتی مرۆڤ زۆر گەورەیە لە فێربوونی زمانەکانی تر گرنگترین شت ئەوەیە پسپۆرانی کۆمەڵایەتی و پسپۆرانی
دەروونناسی جەخ لەسەوە دەکەم منداڵ باشترە فێری زمانی دایک بێتن بۆ ئەوەی ئەو هەروە گوتم دەربڕینە مرۆڤایەتی و سۆز و هەست و ئەوانەی هەمووی لە ڕێگەی ئەو زمانەوە بێتن. مامۆستا زۆر بە کورتی گرنگە کەسێک بەهرەمەند بێت یاخود ببێتە کەسێکی سەرکەوت و یاخود ببێتە خاوەن بڕوانامێکی گەورە ینی مەرجە هەرە بێ زمانێکی دیکە بزانێ یاخود ئەتوانێ بە زمانی دایک بگاتە ئەوە یاخود ببێ بەهرەمەند. باشە پرسیارەکەت چەند لایەنێک دەگریتەوە بۆ نمونە خۆی فێربوونی زمان هەرچەند زمانێک بزانێ ئەوەندە کەسایەتیت زیاد دەبێتن ئەوە وتەیەکی کۆنە. بەڵام لەگەڵ ئەوەشدا تەماشای دراوسەیەکانمان بکەیت لە تورکیا کۆلێژی پزیشک بە زمانی تورکی دەخوێندرێت لە وڵاتی ئوردن کۆلێژی پزیشک کەوا کۆلێژەکە دەبێت هەموو سەرچاوەکان بە زمانی بیانی و بە تایبەتی ئینگلیزی بچکە زمانی ئینگلیزی زمانێکی جیانە بەڵام لێ بە عەرەبی دەخوێندرێت لە ئێران ئەوە لە تەنیشتمانە و دراوسێمانە دەبینین بە زمانی فارسی کۆلێژ و با بڵێن زانستە پێشکەوتووەکان بە زمانی فارسی دەخوێندرێت کەواتە لە ئیتالیا بە هەمان شێوە لە فەڕەنسا بە هەمان شێوە بە فەڕەنسی دەخێن هەر کەسە بە زمانی وڵاتەکەی خۆی دەخێنێتن بەڵام لەگەڵەوەشدا ینی ئێستا جیهان ئەوەندە پەیوەندیەکان ئەوەندە فراوان بووە ئەوەندە با بڵێن لێک نێزیک بوویتەوە تەنانەت بە سەدان میلەت هەیە بە زمانی فەڕەنسی دەخێنی بە زمانی ئینگلیزی دەخێنن بە زمانی ئیسپانی دەخێنن ینی زیاتر لە 44 دەوڵەت زمانی ئیسپانی دەخوێندرێتن لە زمانی فەڕەنسی لە چەندین وڵاتدا دەخوێندرێتن هەر لە ئەفریقیاوە هەر لە کەنەداوە هەم لە سویسراوە ینی لە چەندین وڵاتدا ئەو زمانە دەخوێندرێت و ینی قسەی پێ دەکرێتن کەواتە زانینی ینی دەکرێت لە وڵاتێکدا چەندین زمان هەبێت و دەکرێت چەندین وڵات یەک زمانیان هەبێت ئەوەش دەبێت ینی زۆر سپاس مامۆستا هەرچەندە با بڵین بابەتەکە یاخود ئەم پرسە زۆر کات هەڵدەگرێت یاخود زۆر گفتوگوی زیاتری ئەوێت بەڵام بەوەی کەمی کاتی بەرنامەکەەوە هەرتوانین ئەوەندە کات بین بە بەرنامەکە زۆر سپاس بۆی کامڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی هەر بژی دواوتەم ئەوەیە کەەوە ئەرکی هەموو لایەکە بۆ پاراستنی ئەم زمانە بە گەورەی و خزمەت بکرێت بە تایبەتی بە پلەیەک ئەرکی حکوومەتە ڕاستە ئەرکی وەزارەتە پەیوەندیدارەکانە بە تایبەتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها ئەرکی هەرە سەرەکی میدیاکانە لە کوردستان لە ڕێگای میدیاوە ئێمە دەتوانین وەچەرخانێکی زۆر گەورە بە زمانمان بدەین و دەتوانین زیاتر و زیاتر بیپارێزین بەڕاستی من خۆم بەش بە حاڵ خۆم هەست بە و گۆڕانکاریە گەورە دەکەم کەوا لە ڕێگەی چەند کەناڵێکی کوردی گەورە و بەتوانە هێدی شوێن پەنجەیان لەناو لەم بوارەدا دیارە ئیتر لەگەڵەوەشدا بەداخەوە چەند کەناڵێکەیە شوێن پەنجەی خراپیان دیارە بە ئاراستەکردنی خراپکردنی زمانی کوردی ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن و زۆر سپاس دووبارە بەخێرهاتی زۆر سپاس.